نوێژوشتی نەکردووە قەت کە گەنجیش بۆ قەت نەیکردووە کە ئەچێتە تەوالێت و حەمامەکە ناوی خوا پێغەمبەرێنێ تۆبە خوایە والعیاذ بالله ئەمەنیشی هەیە دەوری 100 ساڵ زیاتریشە بێ. لا إله إلا الله. مامۆستاگیان من دایکی باوکم بە تەمەنێکی زۆر زۆریشی هەیە بەڵام نوێژوشتی نەکردووە قەت کە گەنجیش بۆ قەت نەیکردووە و هەتاوەکو ئێستەش نەیکردووە. پرسیاریشمان لە یەک مەلا کردووە ئەڵێت ئەگەر بمرێ نابێ نوێژی لەسەر کرێت چونکە ئەو نوێژی نەکردووە. مامۆستای ڕاستی کردووە تەواو. ئەنجا مامۆستاگیان نوێژ نوێژی لەسەر ناکرێت ڕاستەکەی و تۆ بخوایە قساکەم کە ئەچێتە تەوالێت و حەمامەکە ناوی خوا پێغەمبەرێنێ تۆ بخوایە. والعیاذ بالله والعیاذ بالله. و باوکم هەموو کاتێک پێڵێ ئەڵێ قسە بە من بڵێ بەس کفروشت مەکە لەم ماڵەیە. والعیاذ بالله والعیاذ بالله. و مامۆستا کە شتێک کە خواردنیشی بۆ بین زۆر ناشکورە. ئەمەنیشی هەیە دەوری 100 ساڵ زیاتریشە بێ. لا إله إلا الله. ئەوەیە یعنی ئینسان دایمەن دوعا بکە بڵێ خوایە عاقیبەت خەیرم کەیت تۆرە 100 ساڵ بیت لەناو لە شوێنێکی پیسی وەکو ئاودەس و سەر ئاو ئەوانەیە کوفر بە ئەڵڵا بکەیت ئەوە بۆ خۆی یعنی گەورەترین بەڵایە و ژیانی دنیاش ژیانێکی کاتی و لادانێکی کاتیە بەخوا بەجێی هێڵێت. ئێستا نەمکرد ئەڵەی 100 دقە نەژیاوە ئەڵەی 100 چرکە نەژیاوە بەڵام لەگەڵ ئەوەیە جەهەنەمی هەڵبژارد و ئامادەیە ینی ئامادەیە بسووتێت. خۆی گەورە لەو ڕۆژەوەشی کە هاتووە ڕسق لەم ماڵەیان نەماوە دائیمە شەڕمانە دائیمە کێشەمانە یعنی خۆشی هیچیج نەما باوەڕ کە جاران خۆشترین ژیانمان هەبوو ڕسقیشمان سوپاس بخوا زۆر باش بوو بەڵام لەوەتی ئەو هاتووە یعنی باوەڕ کە بەمان پارەمان پێ نەبووە. لا إله إلا الله لا إله. وەسێ کەسیشین لە ماڵە ینی خۆم و خوشکێکم و برایەکم هەتاسە نە خوشکەکەم شووی کردووە نە براکەم ژنی هێناوە نەخۆم ینی زۆر سەیرە ینی ژیانمە ئەمنە وێران بووە چاریانی ناتوانانی هیچ شتێ بکەین وەک چیشی هەیە کچەکانی هیچ کاتێلی ناپرسنەوە هەرچێ بێ هەر دایکم و باوکمە سەرڕێ ئەوە ژەر ناشکوریەکە قسەمان پێ ئەڵێ ئەژرەن لە خەڵەفا وەڵی نەخەڵەفا عیبیشی نییە. لا خلفاوة يعني أوي ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم يعني ختم دراوة لسر ضلي لسر جويكاني لسر شاوكاني حق نابينيا تمني شوة الصد صاب بيويسي با كسيكي وكو توي خزمتي بكابلام لقل أويا كفرك بالله جنيه وأداب بيغمر صلى الله عليه وسلم أو تشيه وخلفان النية أو عاقبة شرية. والله ما مصايتر برسين أجر مرت نوێژی لەسەر بکەین یان نەیکەین. نوێژی لەسەر ناکرێن نە نوێژی لەسەر ئەکرێن نەقل لە قەبرستانی موسڵمانانش ئەنێژرێت هەر مامۆسایەکیش نوێژی لەسەر بکات ئەگەی اعتیقادی وا بێت دروستە ئەو بێ ئەو مامۆسایەش لە دوای نوێژی لەسەر نەکرێت عین لە دوایەوە نوێژی سوپاس بۆ خوا هەر هەمومان بەدینی ڕوو لە خوین ینی کەسمان کفر ناکەین بە حەیاتی بەڵام لەوەتی ئەو هاتووە ینی ژیان بە تەواوەتی هەر نەماوە نە خۆشیمان هەر هیچ نەماوە دائیم شەڕ بێتاقەت یعنی کە لەم ماڵا ڕووینە دەرەوە ئەزانین خۆشترین ژیانمانەیە کە ئەگەڕێینەوە ئیتر تەواو ژیانمان هەر نامێنێ. چەشرینەکەم ینی تۆ چەند شتێکی پێ بڵێ نەنەکیان ئەمریت مردنیەکەت هەیە ئەچیتە ناو قەبرەوە دوو مەلایکە پرسیاری خوات لێکەن چۆن کوفرەکەی بە ئەڵڵا پرسیاری پێغەمبەرت لێکەن صلی الله علیه وسلم چۆن چنێوی پێ ئەدەی پرسیاری ئیسلامت لێکەن تۆ تەمەنت 100 ساڵە ڕەنگە 100 ڕۆژی تڵ بژیت ڕەنگە 2-3 ساڵتر بمری ڕەنگە 2 ڕۆژتر بمریت بۆ لە خوا ناترسیت یعنی هەنێ قسەی بۆ بکە بیترسێنە بڵێ ئەوەنەت نەماوە تۆ هەموو خۆشیەکانی دنیات لەدەست داوە ئەوەی چاوەڕێی تۆکان ناخۆشیە بۆچی وا لە ژیانی خۆت ئەەکەی والآخرة خير وأبقى ژیانی ئەم دنیات ڕۆی بەڵام با ژیانی قیامەتت نەڕوە. مامۆستا هەموو کاتێ باوکم شەڕی لەگەڵەوە دایکەوە مەڵێ گونەحبارە بی عنی هیچیت بە قسەی کەس ناکات زۆر عنی ئێمە خۆمان هەرچێ بخۆین هەن ڕێک بۆ ئەویشیە بین باوەڕکە هەنێک کات خۆمان هیچ نەبوو بیخۆین دایکم چۆ خواردنی باشی بۆ ئەو هێناوە گەرچی ئەگەر
شۆربایەکیش بەرین بۆی فڕیاتە دەرەوە برنج بەرین فڕیاتە دەرەوە یعنی بە هیچ تە شکوڕی هەر ناشکورە بڵێ خویە گرتت بە شیری تەرکی نایی بە پیری ئەمەیە هەرە بەخوانی مامۆستا ئەنی ژیانمان بەتەواوەتی وێران بۆ تااقەتی هیچ هیچمان نەماوە زۆر زۆر ژیانمان ناخۆشە خی گەورە هاوکارتان بێت خی پەروەردگار هیدایەتی بە ئەگە شایانی هیدایەتە